داوا لە هەموو هاوڵاتیانی یاریێمی کوردستان دەکەم بە گیانێکی کوردانە بەشداری هەڵبژاردننی ڕۆژی 30 ئەیلول بکەن. ئەم هەڵبژاردنە بۆ ئێمەی کورد هەڵبژاردنێکی چارەنووسسازە، پێویستە هەموو ڕۆڵەکان بەشداری بکەن ببێن بۆ ئەوەی ڕۆژی 30 ئەیلول کوردستانمان لە قۆناغێک بگوازینەوە بۆ قۆناغێکی تر. دەنگدان زۆر گرنگە بوو ئایندەی ئەو وڵاتە، زۆر 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 هەم گرنگە ئەتوو کەسی پێویست و ڕانی بتوان شتێکی باش بکرد ئەو دەنگە بدی علاقەت بە عەشائیر و مرۆڤاتی و شتان نەبێت، بزانێت کام پیا باشە خزمەتی ئەو وڵاتە بکرد پێشی خزمەتی حزبایەتی اینجا ئەتوو توانی بزانی یعنی تاکید دەبی ئەتوو شتێکی باشت کرد. من وەکو گەنجێکی کورد حەز دەکەم بەشداری بکەم لە هەڵبژاردن و بە مافێکی خۆم دەزانم و ئەو مافەش لە هەڵبژاردن لە بەشداریکردن لە هەڵبژاردن دەبینەوە و پێم خۆشە هەموو خەڵک بەشدار بێت لە هەڵبژاردن بۆ ئەوەی کە لە دڵ و لە مێشکیدایە و داواکار داخوازی خۆیەتی لەوێ بەدەستی بێن لە ڕێی ئەو کەسانەی کە هەڵیان دەبژێرێ لە ڕێی ئەو لیست و ئەو کاندیدانەی کە بۆ خۆی هەڵیان دەبژێرێت. زۆرم پێخۆشە کە ئافرەت کاندید کراوە، خۆی کاندید کردووە بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان. من پشتگیری خۆم ڕادەگەێنم وەک کچێکی کورد و حەزم لێیە و پشتگیریان دەکەم دەنگیشیان پێ دەکەم، بەڵام لە خولی پێشتردا هیچ کارێکی وایان نەکردووە کە ئێمە تاوەکو زیاتر پشتگیریان بکەن، بۆیە بەردەوام دەبین هەوڵ دەین زیاتر دەنجیان پێ بدەین.